ڕێز و سڵاوەیەوە بینەرانەوە گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتەوەڵەکانی مرۆڤ سەرتاش بە سەردەڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. دەست بە سەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری پیرانشار، کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی لەسەر کاردەرکراوی پاڵاوگەی گازی ئیلام، ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە شیرکەتی کیشچوو، درێژەی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی و دەست بە سەرکرانی خوێندکارێک و بێبەشکرانی لە خوێندن. دەست بە سەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری پیرانشار، بەیانی دووشەممە 14 گوڵان 1405 هەتاوی هاوڵاتیەکی خەڵکی شاری پیرانشار لەلایەن هێزەمنیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. بە پێڕاپۆرتی گەیشتوو ئەو هاوڵاتیە بەناوی عەبدوڵڵا نەبیزادە خەڵکی گوندی چیانە سەر بە شاری پیرانشار بە هێرشی هێزەکانی داری ئیتلاعات بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندەمنیەکان کراوە. شانی باسە کە سەر ڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشنیم هەواڵە زانیاریەک لە بەردەستدانیە و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سربەخۆ بێبەش کراوە. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی لەسەر کاردەرکراوی پاڵاوگەی گازی ئیلام، ڕۆژی دووشەممە 14 گوڵان 1405 هەتاوی کرێکارانی لەسەر کاردەرکراوی پاڵاوگەی گازی ئیلام دژ بە ناڕۆنی دۆخی پیشەیان لە بەردەم ئیدارەی گشتی کاری پارێزگای ئیلام کۆبوونەوە. بە پێڕاپۆرتەکان کرێکارانی ناڕازی کە لە ژێر چاودێری شیرکەتی پەیمانکاری جیهان پارسدا بوون ئەمەژە بەوە دەکەن کە لە کۆتا ڕۆژەکانی مانگی ڕەشەمی 1404 هەتاویەوە خوازیاری گەڕانەوە بۆ سەر کارەکانیان، بەڵام سەرڕای تێپەڕبوونی زیاتر لە 45 ڕۆژ لە دەستپێکردنی ساڵی نوێ هێشتا لەلایەن بە پرسانە وەڵامێکیان وەرنەگرتووە. لە درێژەی کۆبوونەوەکەدا ناڕازیان ئاماژە بۆ دەکەن کە بەهۆی دەرکردنیان لەسەر کارەکانیان تووشی کێشەی جدی مەعیشەتی و ئابووری بوون و تەنانەت توانای دابینکردنی سەرەتایترین پێداویستیەکانی ژیانی بنەماڵەکانیان نییە. ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە شیرکەتی کیشچوو، بە پێی دوایین راپۆرتەکان کرێکارانی شاغڵ لە شیرکەتی کیشچوو بەهۆی خراپەی دۆخی ژیان و مەعیشەتیان ناڕزایەتیان دەربڕیوە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ کرێکارانی ناڕازی ئاماژە بۆ دەکەن کە حەقدەستەکانیان لە سەرەتای مانگی خەزاڵوەری ساڵی ڕابردووەوە پێیان نەدراوە، تەنانەت حەقی بیمەکانیان لە سەرەتای ساڵی نوێی 1404 هەتاویەوە بڕاوە و ئەمەش بووەتە هۆی خراپی دۆخی ژیانیان. لە درێژەی ناڕزایەتیەکانیاندا کرێکاران خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، پێدانی حەقدەست و مەزایەت دواخراوەکان و هەروەها دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوون. درێژەی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی، ڕۆژی سێشەمە 15 گوڵانی 1404 هەتاوی بەندکراوانی ڕاگیراو لە 56 بەندینخانەی ڕژێمی کۆماری ئیسلامی درێژەیان بە هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارەدا. بە پێی دوایین راپۆرتەکان بەندکراوانی بەشدار بوویەوە هەڵمەتە بە مانگرتنیان لە خواردن سەرڕای ئیدانەی توندی بەرزبوونەوەی ڕێژەی لە سێداردانی بەندکراوان لە ئێران ئاماژە بەوە دەکەن کە ڕژێمی کۆماری ئیسلامی بە مەبەستی ڕێگری لە دەستپێکردنەوەی ناڕزایەتیەکان لە ئێران و هەروەها بێدەنگی چالاکانی سیاسی مەدەنی بە ڕێژەیەکی بەچەڵ لە سێداردانی بەندکراوانی زیاد کردووە. لە هەمان کادا زیندانیانی ناڕازی جەخت لەسەرەوە دەکەنەوە کە تا کاتی هەڵوەشانەوەی حکمی سێدارەی هەموو بەندکراوان و ئازادی دەستبەجێی هەموو بەندکراوانی سیاسی و عەقیدەتی درێژە بە چالاکیەکانیان دەدەن. دەست بە سەرکرانی خوێندکارێک و بێبەشکرانی لە خوێندن، لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا خوێندکارێک لە زانکۆی پولیمەری تاران لەلایەن هێزەمنیەکانی ڕژێمەوە دەست بەسەر کراوە. بە پێی دوایین راپۆرتەکانەوە خوێندکارە بە ناوی ئەمیر محەممەد کەریمی لەلایەن هێزەکانی داری ئیسلاحاتی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندەمنیەکان کراوە. شایانی باسە کە ناوبراو سەرڕای دەست بەسەرکرانی بە شێوەیەکی نایاسایی لە مافی خوێندن بۆ ماوەی زیاتر لە 2 تێرم بێبەش کراوە. بەرزبوونەوەی گوشارەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر هاوڵاتیانی عەرەب، بە پێڕاپۆرتی گەیشتوو هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی هاوکات لەگەڵ پچڕانی هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی دەیان هاوڵاتی عەرەبیان دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندەمنیەکان کردووە. راپۆرتەکان ئاماژە بۆ دەکەن کە شارۆمەندانە پاش گواستنەوەیان بۆ گرتوخانەکانی ئیتلاعاتی سوپای پاسداران و ئەشکەنجەدانیان ڕەوانەی زیندانی شەیبانی ئەهواز کراون و ئێستا لە دۆخێکی زۆر خراپدا ڕایگیراون. بەوتەی سەرچاوەگادەرەکان ئەم هاوڵاتیانە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ناوەندەمنیەکانی وڵاتانی دژبەری کۆماری ئیسلامی، تۆکردنەوەی زانیاری سەبارەت بە پێگاستیارەکانی ڕژێم و هەروەها هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات دەست بەسەر کراون و تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سربەخۆ بێبەش کراون.
بەردەوامی پچڕانی هێڵی ئینتەرنێتی نێودوڵەتی لە ئێران بە پێی دوایین راپۆرتەکان هێڵی ئینتەرنێتی نێودوڵەتی لە ئێران بۆ ماوەی زیاتر لە 1584 کاتژمێرە داخراوە هاوڵاتیان لە مافی پەیوەندی لەگەڵ دەرەوەی وڵات بێبەشکراون. بە پێی هەواڵی گەیشت و هاوڵاتیان بەهۆی داخرانی هێڵی ئینتەرنێت بۆ ماوەی زیاتر لە 67 ڕۆژ تووشی قەیرانی گەورەی ئابووری بوونەتەوە و لە هەمان کاتدا ڕژێمی کۆماری ئیسلامی بەمەبەستی کەمکردنەوەی ناڕەزایەتیەکان هەوڵی دابینکردنی ئینتەرنێتی چینایەتی بۆ کارمەندانی ئیدارە حکوومیەکان دەدات. ئەمە لە کاتێکدایە کە کارناسانی بواری ئابووری ئاماژە بۆ دەکەن کە بەهۆی داخرانی هێڵی ئینتەرنێت لە ئێران ژمارەیەکی زۆر لە پیشە ئۆنلاینەکان بەتەواوی داخراون و خەڵک لە دۆخێکی خراپ دەدەشین. بەرزبوونەوەی ڕێژی ئاڵۆزیەکان لە گەروی هورمز ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ ڕاگەیاندنی پشتیوانی هێزەکانی ئەرتەشی ئەمریکا لە هاتوچۆی کەشتیە بازرگانیەکان لە گەروی هورمز دیسان بۆ جارێکی دیکە ئاڵۆزیەکانی ناوچەکە بەرز بوونەوە و پێراپۆرتەکان لەلایەن هێزە دەرەیەکانی سوپای پاسدارانەوە کەشتیەکی کۆریای باشوور و چەندین کەشتی بازرگانی دیکە کراونەتە ئامانج کە بەهۆیەوە زیانێکی بەرچاویان بەرکەوتووە. لە هەمان کاتدا چەندین بەلەمی هێزی دەریای سوپای پاسداران لەلایەن هێزەکانی ئەرتەشی ئەمریکاوە نقومکراون و ئەمەش بووەتە هۆیەوەی بەرزبوونەوەی گەژی ئاڵۆزیەکانی ناوچەکە زیاد بکەنەوە. هەروەها بەرپرسانی ڕژێمی کۆماری ئیسلامی ڕایگەیاندووە کە ئەمریکا بەهۆی ڕاگەیاندنی پرۆژەی ئازادکردنی گەروی هورمز ئاگربەستەکەی شکاند و هاوکات بەرپرسانی ئەمریکاش جەخت لەسەرەوەکەنەوە کە ڕژێمی کۆماری ئیسلامی بە هێرشکردنە سەر کەشتی بازرگانیەکان ئاگربەستەکەی پێشێل کردووە. هێرشی پەهبادی و موشەکی کۆماری ئیسلامی بۆ سەر ئیمارات دوایین هەواڵ. شەوی دووشەممە 14 گوڵانی 1405 هەتاوی چەندین ناوچەی وڵاتی ئیماراتی یەکگرتووی عەرەبی لەلایەن ڕژێمی کۆماری ئیسلامیەوە بە چەندین موشک و درۆنی ئینتیحاری بە ئامانجگیرە. بە پێی دوایین هەواڵەکان بەهۆی هێرشەکانی سوپای پاسدارانەوە بەسەر وڵاتی ئیمارات دامەزراوە نەوتیەکانی فوجەیرە زیانێکی زۆری بەرکەوتەوە و بۆ ماوەیەکی زۆر تیمەکانی فریاگوزاری خێرا هەوڵیان داوە کە ئاگری ئەو دامەزراوەیە بکوژێننەوە. هەروەها بەرپرسانی وڵاتی هەند، ئاڵمان و کۆریای باشوور و چەندین وڵاتی دیکە سەرڕای ئیدانەی توندی هێرشەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر ئیمارات جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە پێویستە ڕژێمی کۆماری ئیسلامی دەستبەجێ کۆتایی بە هێرشەکانی و بەدیلگرتنی ئابووری جیهانی بهێنێت. وەڵێ بینەران و گەگرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن کاتوساتێکی باش بۆ هەموو لایەکتان.